داشنه اگر تبا تدا هندك جا ارشیف خوی کفن او برینو که تدا لادی يعني اگر تبا تدا مسح كي هندك جا استرانت خوی تاگوتین ارشیف کری برینو که چند گۆرانیەکم هەیە چەند شتێکم هەیە کە بڵێم ینی ئەوە کاریگەری بەدڵی من نەبوو کاریگەری شخصی تر بووە بەڵام حتمما ئینسان ئەبێت هەمیشە شانازی بە کارەکانی خۆیەوە بکات و لە هەڵەکانی فێر بێ من ئینسانێکم و هەموو مرۆڤێکیش هەڵە ئەکات من توانیمە وردە وردە هەنگاو بنێم و ئەوانەی کە کردومە کامیان هەڵە بۆ کامیان باش بووە لەسەر کامیان بەردەوام بم چۆن وردە وردە باشی کە من نامێ بم بە ئیمپراتۆرێک من نەمێت تەنها بم بە هونەرمەندێکی بەسیط لە وڵاتەکەی خۆم خسمەتی گوێگرانم بله دەشنێ هەلبەت ئەگەر ئەلبومێک الڤانداویە دروست کرد تو دێ دروستکە یانجی تا باوەری هەندێ هەیە و تو بتنێ سینگڵە دروستکەی بەس ئەو سینگڵە یا باش بتن باوەڕم ئێستا زۆر بە سینگل هەیە بەڵام باش بێ حتمما ئێستا ئەو گۆرانیەی ئۆپن یۆر ئایس و دوودانە ئینگلیزیەکەشم لەگەڵ ئەوەی بەڕێزیان کاکاروان کامیل جێگی خۆی گرتەوە بەڵام بۆ ئەلبوم ئیشەڵا ساڵێکی تر دەست پێەکەم بەڵام حەزەکەم چەنەها کەس ئامۆژگاریم کا و چەنەها مامۆستا لە دەوروبەرم بێم ئەمەوێت ینی کارێک پێشکەشکەم زۆر هاوسەنگیەکی هەبێ لە نێوان ئالەتی کوردی و ئالەتی ئەوروپی ناخی من پێشکەشکە دەشنێ ئەلبومێکی دروست بکەتن دێ چەند ساڵێ شولێ خوب فەرقترکەتن شولێ بەرینەکە تا ئێستەوە من چەند ساڵێ من ئەتوانم بڵێم خۆم ئەگەر ئەلبوم بکەم بەێ لەو ئەلبومە ئەتوانم بڵێم 190 فەرق ئەبینن لەبەرکە من ئەگەر ساڵێکی تر ئەلبوم بکەم 28 ساڵم یەکەم ئەلبومم بە 22 ساڵی بڵاو بۆیەوە کەواتە فەرقێکی زۆر ئەبێت ینی تەجروبە ژیان لە ڕووی هوەریەوە پرۆڤە زۆر لایەن تەسیری ئەبێ لەو ئەلبومە تازەیە گەلە هونەرمەندی دنیایەت هەین مینا شاکیرای مایکل جاکسۆن گەلە کەسێ دیێت هەین ئەوێ کو پسەما خۆشی ئەسترانت بێژن بۆ ئەو هونەرە هونەرێکی بقیمەتە دەشنێژی کو بژین ناف کوردستانê دەشنێ وەکو کچێک یا باشووری کوردستانê یا ئێکەیەک و سەماکردنا خۆ دیگەل سترانێ بکەتن دێ هەر وێ سەمایشدا بەردەوام بیان ژی بە ستران گوتنێدا تو دێ تغییراتەکەی بەردەوام بم لە گۆرانی ئۆپن یۆر ئایسیش ئەبینی کە سەماکەن بەڵام سەماکە زۆرتر ئەوروپیە بە ستایلی ینی ستریت دەنس یان هیپ هۆپە ینی سەماکە مەسەلەن ئۆپن یۆر ئایس تارارە بە دەستەکان بەرزبێتەوە ستایلەکەی ڕێک لەگەڵ گۆرانیەکە ئەگونجێ کەواتە بەردەوام فەنێکی زۆر گەورەشە بەڵام هیوادارم خەڵکەکە زۆرتر لی تێ بکات بەێ دەشنێ وێگاوێ یا چارچوو وێ کوردستانی دەرکەتی و بەرەف هەندێک تشتی دیوێت چتن ئیتالیا هۆڵەندا نزانم سویسراش ماوەیەکی تر لەوێ گۆرانیەکانم بڵاو بێتەوە ئێستا هەوڵێکی گەورەش ئەدەین کە گۆرانیەکانمان لە وڵاتە عەرەبیەکان بڵاوکەینەوە بە زمانی ئینگلیزی ئەvە هیڤێت دەشنێنەک و دنیای هەمیە بەڵاو بتن ji ber hindê jî vê van karet ketin لەنا ئەوروپا شوهرەت بینیت وە بتوانیت ئەو پامەی کە پێیتە زۆرتر بڵاوی بکەیتەوە و زۆر حەزەکەم بزانم ئەو کاری کە منێکم هەوێستی ئەوێت چۆنە و لەوانیشەوە شت فێر بم هونەرەکەم باشتر پەروەردە بکەم کە دەندە کەس هەنە یەن ئەوروپا و بژنێتە فلان تشتی بکە بەڵێ من لەوەندا مامۆستایی دەنگم هەیە و مانەجەرەکانم دوو مانەجرم هەیە ئەوشتیانە تەملیانی و تۆنی نیم لە سویت و گروپێکم لە پشتە بە ناوی NUM لە هۆلیوود کە لە ڕووی مۆسیقام بۆ دروستەکەن و تێکست و پرۆدوسەر من بەڵێ وا دڵم زیست بووە تۆی لە بیر کردووە من دڵی خۆم دایتێ تۆ شتوڕەت کردووە زۆرت دەم گرتووە تۆ دڵمت بردووە کەم نیش وەکو تۆ بووم بەجێت هێشتووە بله اف کار همی پارلیچت بله کی دعمات داشت کتن بو وان چکرنا وان کلیپا و اف گروپا هوس هادیل کی دعمات کت من زۆر سپاسی BMB گروپ ئەەکەم لەبەرەوەی کە تۆ خۆت ناتوانانی تەنیا خۆت هون بە هونەرێکی خۆت بژێنی من
ینی کە دەوامی ڕۆژانم هەیە لە کوردستان TV ئەو خۆم بە خۆم پێ ئەژیم بەوە بەڵام من ئەوە نیم بڵێم هەفتەی جاری کۆنسێرتم هەبێت و لەم لاو پارەی پێوە بگرم و ڕەکلام بۆ کۆمپانیا بکەم هیچ داهاتێکی ترم نییە بۆی من زۆر سپاسی BMB گروپ ئەەکەم کە توانیویانە پشگیری هەموو کارە هونەرەکانی من بکەن وەستە گرێبەستێکم لەگەڵیان ئەنجام داوە بۆ ماوەی 5 ساڵ لەو 5 ساڵەدا هەڵدەسن بە بەرهەمهێنانی ئەلبوم ڤیدیۆ کلیپ و مەسروفی مامۆستاکانم کە لەگەڵ ما بن و تاوا بتوانم باشتر پەروەردەی هونەرەکەم بکەم. بەڵێ دەشنێ منات هونەرمەند هێژا زۆر سپاس بوتە داویە ئەگەر تشتێک هەبێتم فەرموو. هەرونە تەنها حەزەکەم زۆر سپاسی ئەوەی خۆشەویستکەم بە تایبەتی VIN TV لەبەر کە هەمیشە هاوکاری منیان کردووە و هیوادارم هەر سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ سوپریزە جوانە کە ئەوەت پێگەیانم کاکڕێ کەش دەستەکانت خۆش زۆر سپاس جی بوتە ئاگات لە گوڵەکانت بەڵێ ئەف گولە دڵدەف بمینن زۆر سپاس بوتە بۆ ئەێ ڕێزێک و تا ماگرتی و زۆشتی گەورەتری کاکڕێکش بە تایبەتی کە ئەوها بەندوو ئەبی لەگەڵ هونەرمەندەکان دەستت خۆش بێ و بۆ کاکڕێ ناچ زۆر سپاس بوتە دەشنێ خان ئەگەر داویێتە تشتێکا بتم فەرموو لە کۆتایی گۆرانیکی خۆش پێشکەش بکەین بە بینەران ئەگەر شتێکی جوامان بۆ لێبن زۆر سپاس دووبارە سپاسیاتت کەم کوت و تەولی پرۆگرامە هەفتەیڤیم بووی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بتە بەڵێ بینێن هێژان خۆشتوی لە بێژیە ماهاتنە داویا پرۆگرامە خۆ تا پرۆگرامێکی دی هەر شاد بەختەوەر بمینە.